بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست گفتوگۆکانی پرۆژە یاسای بودجەی 2021 لەناو لیژنەی دارایی پەرلەمانی عێراق بەردەوامن و لە ئێستا لە لیژنەی دارایی پەرلەمانی عێراق خوێنەوە یەکەمی بۆ 57 مادەی پرۆژە یاسای بودجە بکردو و دوو پێشنیازیش بۆ پشکی هەرێمی کوردستان هەیە و بریاردە لیژنەی دارایی پەرلەمانی عێراق ئاماژەی بەوە کردووە پێشبینی دەکرێت لە ماوەی 20 ڕۆژی داهاتوودا پرۆژە یاساکە ئامادە بکرێت بۆ دەنگدان. لە بەرنامەی ئەمڕۆ لەگەڵ بەڕێز دکتۆر ڕێبوار کەریم ئەندامی هاوپەیمانی هیوای کوردستانی باز لە دوایین زانیاریەکان لەبارەی پشکی هەرێمی کوردستان دەکەین و قسە لەسەرەوە دەکەین ئایا حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستادا ئامادەیە کە پابند بێت بە پرۆژە یاسای بودجە، ئەگەر پابند نەبێت هاوپەیمانی هیوای کوردستانی بەدیلی چییە بۆ چارەسەری پرسی موچە لە بەغداد؟ گفتوگۆکانی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق لەبارەی پرۆژە یاسای بودجەی 2021 بەردەوامن. بە پێی زانیاریەکان لیژنەی دارایی پەرلەمانی عێراق خوێندنەوەی یەکەمی بۆ 57 مادەی پرۆژە یاساکە کردووە و لە چەند ڕۆژی داهاتووش دەست بە بڕیاردان لەسەر ئامادەکردنی مادەکانی بودجە بۆ دەنگدان دەکرێت. لەبارەی کاتی دەنگدان لەسەر پرۆژە یاسای بودجە بڕیاردەری لیژنەی دارایی پەرلەمانی عێراق پێشبینی دەکات لە ماوەی 15 ڕۆژی داهاتوو پرۆژە یاساکە پەسەند بکرێت. سەبارەت بە پشکی هەرێم دوو پێشنیاز هەن. یەکەمیان ڕەژنووسەکەی حکوومەتەکەی کازمیە کە داوا دەکات هەرێم 250,000 بەرمیل نەوت ڕادەست بکەن. پێشنیازی دووەمیش لەلایەن لایەنە شیعەکان ئامادە کراوە و داوا دەکەن هەرێم کۆی نەوت تەسلیم کات و لە بەرامبەردا عێراق تەواوی شایستە داراییەکان بنێرێت. وتأثيرها على إقليم كردستان بشكل خاص. لە دوایین پێشهاتیشدا فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی عێراق داوا لە حکوومەتی هەرێم دەکات لە پێناوی دەستەبەرکردنی موچەی فەرمانبەران بۆ ئەم مانگە و مانگەکانی دیکە لە ئێستاوە نەوت تەسلیم بکات و حکوومەتی فیدراڵیش پابەندبوونی خۆی بە خەرجکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم و شایستە داراییەکانی جوتیاران ڕابگەێنێت. داواکاریەکەی فراکسیۆنی یەکێتی بۆ ڕادەستکردنی نەوت لە کاتێکدایە یەکێتی خۆی بەشدارە لە کابینەی نوێم تا ئێستا فشاری جدی لەسەر حکوومەت دروست نەکردووە بۆ ڕێکەوتن لەگەڵ بەغداد. هاوکات هاوپەیمانی هیوای کوردستانی هەموو هەوڵەکانی خۆی بۆ دۆزینەوەی چارەسەرێک بۆ موچەی موچەخۆرانی هەرێم چۆڕ کردووەتەوە و بە پێی زانیاریەکان هاوپەیمانی هیوای کوردستانی لە پرۆژە یاسای بودجەدا دەیەوێت بڕگەیەک بچەسپێنێت ئەگەر حکوومەتی هەرێم پابند نەبوو وەک بەدیلێک بەکار بێنرێت. لە پرۆژە یاسای بودجەی عێراقدا پشکی هەرێمی کوردستان بە 13 تریلیۆن و 904 ملیارد دینار خەمڵێنراوە. ئەمەش وا بەستەکراوە بە ڕادەستکردنی نەوت لەلایەن حکوومەتی هەرێم. بە بڕوای بەشێک لە ئابووریناسان ئەگەر حکوومەتی هەرێم ئەم جارەش خۆی لە ڕێکەوتن لەگەڵ عێراق بدزێتەوە هەرێمی کوردستان ڕوبەڕووی قەیرانێکی سەختی دارایی دەبێتەوە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک دکتۆر بەخێربەی سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر زۆر سوپاس دەکەین. سەرەتا لەوە دەست پێ بکەین گفتوگۆکان لەبارەی پرۆژە یاسای بودجەی 2021 لەناو پەرلەمان و لەناو لیژنەی داراییش بەکوێ گەشتووە؟ زۆر سوپاس. لەناو پەرلەمان خوێندنەوەی یەکەم و دووەمی کۆتایی هات، یعنی بۆ کرا هەموو پەرلەمانتارانی دەرەوەی لیژنەی دارایی پێشنیارەکانی خۆیان لەناو پەرلەمان خستەڕ و دوو ئاگادارکردنەوەژە سەرۆکاتی پەرلەمانەوە هاتووە. یەکەمیان لە ماوەی هەفتەیەکدا و بە تایبەت لەم هەفتەیە کە هەموو لیژنەیەکی پەیوەندیدار بە بوارەکەی خۆیەوە چی هەیە لە موازنە لە بودجەی 2021 ڕای خۆی بڵێ تێبینیەکانی خۆی پێشکەش بکە. لە هەمان کاتە کوتلە سیاسیەکان و پەرلەمانتارانیش خۆیان ئەتوانن بچن بۆ لای لیژنەی مالی لەوێ لە کۆبوونەوەکانی لیژنەی مالی پێشنیارەکانی خۆیان بە نووسراو پێشکەش بکەن و لەوێ هەموو بابەتەکانی خۆیان بخەنەڕ. ئێستا ئێمە لەو قۆناغیین کە خوێندنەوەیەکی لیژنەی مالی کە پێشنیازەکان وەرەگرێ لە پاڵ ئەوەیە خۆی بڵێ خوێندنەوەیەکی یەکەمی ئەکا سەرەتایی ئەکا بیدایی بۆ هەموو مادەکان بە پێی زانیاریەکانی من خوێندنەوە سەرەتاییەکە تەواو بووە. ئیشکان لەسەر لە قۆناغی داهاتوە وەبزەم لە بەیانیەوەیە لەسەر هەموو وردەکاریەکان
ئەنجا لە پێشنیارەکان و لایەنەکانی ترۆرەگرن و هەر کەس و قسەی خۆیەکە و ئەو نووسراوانەی کە پێشکەش کراوە هەریەکە و لە پەرلەمانتارەکانەوە لە گروپەکانەوە لە ئیمزانی کە کۆکراوەتەوە لە هەر شتێک ئەیخرێتە سەر هەر فەقرێک و چی پەیوەندی بۆ مادانەوە هەیە ئەخرێتە باش دەسەڵاتی پەرلەمان لە پسندنی پرۆژە یاسای بودجە چییە؟ چی دەسەڵاتێکیە؟ دەتوانێت بودجە زیاد و کەم بکات؟ پەرلەمان بۆ هەیە کەم کات لەگەڵ نەقڵکە مناقلە لیژنەی دارایی بۆ هەیە ئەمە بکاوە پەرلەمان بەگشتی توانێت دەنگ لەسەر ئەمە بۆ زیادکردن بۆمان نییە لەبەرەوەی ئەوە بێ حکوومەت ڕازی بێ بۆ مەسەلەی زیادکردنی بڕی پارە بەڵام هەموو ئاراستەکان بەرەو کەمکردنن یعنی ئاراسەیەکی دیاریکراوە نییە بۆ زیادکردن بەعکسەوە هەمووی لەسەرەوەیە کە 164 تریلیۆنەکە دابەزێنرێ بۆ 125 بۆ 130 تریلیۆن بۆی کەمترین کورتێنان هەبێ لەم بودجەی ساڵی 2021 عێراق. باش ئەی سەبارەت بە پشکی هەرێم دوایین پێشنیازەکان لەبارەی پشکی هەرێمەوە چین؟ ئەوەی کە لە مادەی 11 هاتووە لە سەبارەت بە پشکی هەرێم بەڕای ئێمە خراپ نییە بەڵام بە دڵنیایی ئێمە تێناپەڕێ چونکە زۆربەی لایەنەکان لەگەڵ ئەو دەقەیانین دەڵێت چی چونکە ئەو دەقەیە باسی لەوە کەگە هەرێمنە و تەسلیم بکە بڕێکپاری بۆیە ئەگە تەسلیمی نەکا مەقاسی بۆکەن وەکو چۆن لە ساڵی 2019 تەسلیمی ناکرد و مانگی 453 ملیاری بۆ هات ئەو تێناپەڕێ بە هیچ شێوازێک بۆیە ڕایەک هەیە کە هەموو نەوتی هەرێم وەرگرن بەڵام بە هەموو ئیلتیزاماتەکانیشەوە بە کری نەقڵ کری کۆمپانیەکان بە هەر شتێکی تر هەمووی وەرگرن عێراق کە ئەمە ڕای زاڵە لە ڕاستیە لە ئێستا لایەنە عێراقیەکانەوە دوو ڕایەک هەیە کە 250,000 بەرمیل بدات و لە بەرامبەرەوە بەقەدەر ئەوە شایستەیەکی بۆ خۆی بۆ تەرخام کرێت تەمەنە و شایستەی کە نووسراوە 12.67 بۆ خەڵکی هەرێمی کوردستان ئەو 12.67 لەبەرەوەی پارێزیەکانی تر پرسیان بە ئامارەکانی وەزارەتی پلاندانان بەستووە ئێمە لە هاوپەیمانی هیواوە برادەرەکانمان لیژنەی دارایی پێشنیارێکی وامان پێشکەشت کە مادەم پشت بەستە بە ئامارەکانی وەزارەتی پلاندانان کەواتە ژمارەی دانیشتوانی هەرێمی کوردستان 13.9 ئەم 12.67 لەکوێوە هاتووە لەبەرەوە موافقەتێکی سەرەتایی ماوەرگرتووە ئێمە لە هاوپەیمانی هیوا کە ئەو ڕێژەی خەڵکی کوردستان زیاد بکرێ بە ڕێژەی 1.2 کە کاتە 13.9 بە تحدید 13.9 بۆی ئەمە دەستکەوتێکی گرنگە کە ئێستاتوانیتان ئەمە بچەسپێن ئەمە وەکو موافقەتی هیوا بەڵێ وەکو هاوپەیمانی هیوا وەکو ڕەزامەندی سەرەتایی لە ناو لیژنەی مالی هاوڕێیانی ئێمە کە دامی لیژنەی مالین ئەمەیان چەسپاندەوە ئەمە ئێوە پێش ئەوەش کە بیچەسپێن ئێمە لە ناو خۆمان هاوپەیمانی هیوا ئیتیفاقمان لەسەر چەند خاڵێک کردووە کە ئەوە یەکێکە لەو خاڵە گرنگانە خۆشبەختانە ئێمە ئەوەمانۆکو ڕەزامەندی سەرەتایی وەرگرتو کە ئەمە ڕێژەی هەرێمی کوردستان بەرزەکان باش ئەنی ئێستا گەر سێزدەتی بە 12.67ەکە 13 تریلیۆن و 904 ملیار بێ کەواتە بەرزی دەکاتەوە بۆ 15 تریلیۆنێک ئەگەر لە تاواتی بچەسپێت ئەوە ئەگەر کۆی موازنەکە 164 تریلیۆنەکە بمێنێتەوە من وەکو ئێستا پێم وتی ئاراسێکی بەهێزێ ئەو 164 تریلیۆنە کەم بێتەوە بۆ 125 بۆ 130 لەوەش تۆ ڕێژەکەی لێ وەرگرە بزانە ڕێژەی 13.9 چەندەکە ئەوەندە بەر هەرێمی کوردستانەکەوێ و دوای لێدەرکردنی خەرجی سیادی و ئەوانە حەقی خۆی وەکو ئەوە وەرئەگرێ بە مەرجێک ئەو کوتم ئەو بەرگەیە تێپەڕێ کە 250,000 بێ دیان ئایا هەرێم ڕاستیە بێ هەموو نەوتەکە بدات کە نازانێکێک لە 480 لە 450 یەکێک لە 600 یەکێک لە 500 لەبەروی مەلەفی نەوت مەلەفێکی گەندەڵە مەلەفێکی ناشەفافە لە کوردستان کەس نازانێ ئەو مەلەفە بڕی فرۆشی نەوچەنە نەوتی هەرێم چەنە نەوتی کەرکووک چەنە کەی فرۆشی هەرێمی فرۆشێ و نەوتی تەنکەر چەنە نەوتی قاچاق چەنە ئەمانە زۆر نەک زۆر ڕوونیان ڕوون نیە ینی بە هیچ شێوازێک ینی کەس نازانێت لەکوێیە لەبەرەوە ئەبێ هەر ئەتیمادکەینە سەر ئەو بڕی کە هەرێم ئەیە بە بەختەکە ینی نیشانی یاڵا من ئەوەندا فرۆشم ئەوش بەڕاستی ئەبێ ئەتیماداتی خۆمان لەسەر ئەوە بێ بزین ئەو بڕگەیە کامەیە کە لەسەری ڕێکەوین کە ئێمە وتمان و پێشتریش ڕامانگەیاندووە وەکو هاوپەیمانی هیوا لەگەڵ ئەوەیان نین هەموو چارەنووسێ میلەتە بینە دەست بڕگەیەک کە ناوی بڕگەی نەوتیدا پارەیەت نەوتی نەیە پارە نایەت ئەم دەسەڵاتی هەرێمی کوردستان هیچ متمانەیەکی نییە نە لە بەغدا متمانە هەیە نە لای ئێمە متمانە هەیە نە لای خەڵکیش متمانە هەیە دەسەڵاتێکی خۆسەپێنی بە تەزویراتووە ئێمە هەموو
هێلکەکانی خۆمان ناکەینە سەر ناو سەبەتەی کۆمەڵێک شکست خواردو کە لە نەتیجە ئەو هێلکارەش بشکێن. ئێمە ئەبێ بەدیلێکی حەقیقی بۆ خەڵکی کوردستان پێشکەش بکەین کە بریتیە لە ئەوەی ئەگەر هەرێم نەوتیدا پارێت ئەگەر هەرێم نەوتی لێە چونکە تەجربەمانەیە لە چەندین ساڵی ڕابردووە معانەتەمانەوە هەموو ڕۆژە تیکرارمان کردێتەوە هەموو هێزە سیاسیەکان تیکراریان کردێتەوە و ئێستش کە ئەرێ هەرێم ئەڵێ نەوت ئێم بەڕاستی من بۆ خۆم ئەگەر ڕاستیشکە ئەگەر قورآنیشم بۆ بخوا ئەگەر ئەو بۆ کتابە سەماوێش سوێنم بۆ بخوا کە خۆی باوەڕ پێێتی من هێشتا ناتوانم زمانی کیش بچووکترین زمان بم بە لایەن عێراقیەکان کە هەرێم ڕاستەکە چونکە هەرێم تەجربەیەکی زۆر خراپی هەیە لە ڕازگۆیی ئەو کۆی بینن یعنی لە بەرامبەر میلەتێکی ڕۆژ بە ڕۆژ درۆی زیاترەکە یعنی لە بەرامبەر عێراق هەروایە لە بەرامبەر ئێمەنیێنەرانی کورد هەروایە ئەمە قەزەیەکی گەورەیە یاریکردن بەوەی کە نەوتیدا پارە بێ نەوتی نەیە پارەنێت ئابم 50 ڕۆژ و 6 ڕۆژ و یەکشەمە معاشە نەخێرمە بەسمان یەکشەمەکەی تر بۆ بگاڵتەکردنە بە خەڵک بە داوای لێبوردنەوە لە خەڵک تەبعاً نابێ بەردەوام بێ ڕێگەیەکی ئەوە بدۆزینەوە و ئێمە ڕێگەی خۆمان وەرەقی خۆمان بۆ ئەم بابەتە لە ئامادەبوونای. باش دوای زیاتر قسە لەسەر وەرەقەکەین بەزۆکو بەدیلەوەی کەوتت هەموو نەوتەکە وەربگرن ئەمە چێ ینی دایانەوێ هەموو نەوتەکە وەربگرن بە قەرزەوە بە گرێبەستەوە بە گرێبەستی 50 ساڵەوە بەکرێی کۆمپانیەکانەوە بە هەمووی عێراق ئەوە ئامادەیە وەری بگرێت بەڵێ لە ئیتیفاقی لایەنە شیعیەکانە ڕۆژی دووشەمەی پێشوو کۆبوونەوەیان هەبوو و دوای شاتن بە ئێمەیانوت کە ئەوان ڕێکەوتون لەسەرەوەی کە هەموو نەوتەکە وەربگرن بە هەموو تەبعاتەکانیەوە تەبعات یعنی چی یعنی قەرزی نەقڵی گرێبەستی خۆیان پێداچوونەوەی پیاکن بەستەوان ینی هەمووان نەزانین هەرێم شتیوان ناکات بۆچی نایکە لە کاتی ئەمە لە بەرژەوەندی هەرێمدانە بۆ نایکە ئەوە خۆیان دەڵێن گرێبەستەکانمان خراپە عێراق بۆیان چارەسەر بکە چارەسەری گرێبەستی 50 ساڵە حەقدەستی کۆمپانیەکان ینی مەسلەی حسابی بانکی کە نادیارە هەموو ئەمانیان بۆ چارەسەرکە بۆ پابەند نابن ئەمە لە ساڵحی هەرێمە بەس خەڵکی هەرێم ئەگەر هەموو مەلەفی نەوت هەموو ئەم بابەتی کە عێراق لێ من هەمووی تەحمل دەکەم ئەم برادرانە 28 و شتێک ملیارد دلار قەرزیانێ ناوەتە سەر میلەت ئەگەر ئەمە بدرێتە دەستبەقا بەغاتە هەمووی ئەو قرزانەکە کە لە ناویاندا نزیکی ئەگەر هەڵەنە بە 11 تریلیۆن 15 تریلیۆنی موچەخۆرانە پاشەکەوتە باشە ئەو پاشەکەوتەشێتە سەر عێراق کەەوە شتێکی زۆر گرێکە زۆر باشە بەڵام ئەم بە ڕێزانە ئامادە نابن بۆ لەبەرەوەی ڕاستە بۆ خەڵک باشە بەڵام بۆ ئەو گروپەی کە قاچاقچێتێکە بەسەر میلەتەوە خراپە چۆن ڕازیە بن لەبەرەوە ئێمە زانین کە ئەوان نەک ینی وەکوتم نەک ڕازی نابن بە 450 چەنە بیدەن هەموو نەوتەکە بدەن ئێمە گومانێکی زۆر گەورەمانەیە کە ڕاستکە نەمەسەری پێدانی 250,000 یا بۆیە وتم لە ئەنجامی و گومانەوە ئێمە بەدیری خۆمانە باشە بەس بە پرسێکی باڵا بۆ پەرلەمان لە پەرلەمان پرسێکی باڵا حکوومەت سوێندی خواردەبوو کەوتوی تەسلیمی دەکەین ئەزانی چیەکە حەکیم من ئەمە یەکەم جارە باسیەکەم ئەو بەرپرسە باڵەیە کە ئەو سوێنەی خوارد ئەڵێ ئێمە نەوت تەسلیمەکەین مەرجێکی داناوە لە قسەکانیە هەر خۆتان بە ڤیددیۆتانە ئەڵێ ئەگەر ئەم نەسە تێپەڕێ ئێمە نەوت تەسلیمە کازمی نردوێتی بەڵێ ئەو نەسی کە مستەفا کازمی نردوێتی کە حکوومەت نردوێتی ئەڵێ ئەگەر هەرێم نەوتی نەیە مەقاسی بۆکەین کە لێدەرکردنی بۆکەین لێدەرکردن ناڕۆکو بڵێن 2009 بەڵێ لێدەرکردن ناڕوە ڕاستەکە ئەوە وتێتی ئەگەر ئەم نەسە تێپەڕێنەوتین چکە ئەگەر ئەو نەسە تێپەڕێ پێویست بەدادی نەوت ناکە هەر پێویست ناکە نەوت بێ چکڵێ ئەگەر نەوتدا پارەیەک زیاتر وەرەگری ئەگەر نەدا ئەم بڕە پارەی وەرەگری یعنی خۆ هیچ شتێکی غەریبیتیان نییە ئەوە زانین چییە ئەوە پێ دەڵێن نەوت ناردنی هەوایی ئەوە مەسەلەن تۆ نەوتت دەوێت بەسەرچاو ئەمە 250 بزانە پێم ماوی بەڵام نات دەمێت لی دەرکە باقیەکەیم بەرەوە باقی چی بەمەوە باقی چی بەمەوە ینی لەبەرەوە ئەمە ناڕوە لە عێراق بۆیە ئەو بەڕێزانە بە ینی کەوتویانە کە ئەڵێن نەوتین ئێمە گومانمان لەوە هەیە کە ئەوان بە سویانەتەوە بەو نەسەوە بەو دەقەوە ئێمە زەین و دەقەتێ ناپەڕی خۆشیان نەزان و دەقەتێ ناپەڕی بۆی دوایی زەین چی ئەمە بەشێکی پەیوەندی بە چیەوە بۆ پەیوەندی بەەوە هەیە کە دوایی ئەگەر تێ نەپەڕی بڵێن ئێمە ئەگەر تێپەڕیانەوتەکەمانەیە خۆی ئێمە چ ئەزین ینی ئەمە یەکێکە لە
ئەو شتانی کە حازریان کردووە بۆ خۆناغیدات و بەڵام وەکووتم ئەم یاریانەی سە زۆر ڕوونە یعنی زۆر کەشفە هەموو خەڵکی بینێ هەمومانەی بینین لەبەرەوە هینەکە بوو مستەڵەحێکە بووی لە بەرمانە و تەسیریشمان تێ ناکە جا لە بەرمانە و تەسیرمان تێ ناکە یعنی ئێمە زین ئەگە نەوت بە پارەیەک وەرەگرێت ئەگە نەوتیا باشە ئەگە نەبوو بێ بەدیل بۆمانەوەی دەسەڵاتەکەی خۆشن هەر باشترین نەوتەکە تەسلیم کە ئێستا پێی راپۆرتی دیلۆیت کە سەرۆکی لیژنەی سامانە سوشتەکان لە پەرلەمان خوێندنەوەی بۆ کردو دەڵێن لە 9 مانگی ساڵی ڕابردوو لە 9 مانگە 918 ملیۆن دۆلاریان بۆ ماوەتەوە لە 9 مانگە بە 124 ملیۆن بەرمیل نەوت ینی لە 9 مانگە میلیارێکیان دەست نەکەوتووە نێگەر 9 مانگێمە نەوت تەسلیمی عێراق بکەین ئەو هەموو نەوتەکە چەندمان دەست دەکەوێت ئێمە لە موازنە هەمانە ئێمە پارێکی زۆرمان دەسەکەوێت جارێ $10 تقریبا فەرقی نرخەکەیەتی 9 بۆ 11 دلار دوای ئەوە مەسەلەی عقودی هەرێمی کوردستان عقودی شەراکەیە بەغدادجیایە شێوەی عەقدەکان جیایە سێ ئەمانە لێرە بە هەرزان فرۆش بە کۆمپانیای بێمستەوە ئیشەکانیان کردو لە بەغاوانیە و تو هەجار بەغداد دەوڵەتە کاکە من چی بکەم تۆ دەوڵەت دیت من چی بکەم هەرێمەکەی من دەوڵەت نییە کە من حەزمە کرد دەوڵەت بووە بەغداد دەوڵەتەوە ڕێگای هەیە بۆ تەعاملکردن بۆ نەوتێکی لە عێراقەوە گوێتان لە قسەکانی وەزیری نەوت بوو پێش چەند ڕۆژێ ئەڵێ کەس نازانێت نەوت هێرێم چەنە چۆنە فرۆشێ و باز دەکەمی نرخەکەیشیەکە ئێمە لە هەموو ڕوویەکەوە ئەگەر مەسەلەی نەوت لە بەغدا بێ بۆ خەڵکی کوردستان باش بەس ئەی وتت ئێوە کوا پەیمانی هیوە پرۆژەی بەدیلتان هەیە دەکرێت پێمان بڵێ دوای دەین سەرکارداوەکانیش بەس وەکوا پەیمانی وای کوردستانی پرۆژە بەدیلەکە بۆ مەسەلەی موچە چییە ئەو حکوومەت هێرێم نەوتەکەی تەسلیم نەکرد وەکو خۆت وتت هیچ بەدیلێک بەڵێ ئەمە بەدیلی خۆمان حازر کردووە گفتوگەکان هەیە ئێستا و گفتوگای خۆشمان بەردەوامە بۆی کە وردەکارێکی جوانتر و باشتر و ئانەسیاغ بکەین بەڵام ئێمە هەموو هێلکەکانمان ناخەینە سەبەتەی ناردنی نەوت و نەناردنی نەوتەوە باش ئەی چییە دەکرێت پێمان شتێکەکەین کە لە بەرژەوەندی خەڵک بێت دڵنیاشی خەڵکی کوردستانەکەینەوە کە ئێمە بۆ خەڵک واکەین بۆ معلوماتی جەنابەت دەم ڕۆژانە هەندێک وردەی سیاسی و ڕۆژنامەنووسی بێئەزمموی لای ئەو برادرانەی دەسەڵات شتێکیان نووسیوە و حتى سیاسیەکانیشان ئەڵێن ئەمانە بۆیە وەڵێن بۆیە داوای بەدیلەکەن بۆی سپێن لە ئینتیخاباتە وەکو حەملە بەکاری بێنن بڵێن ئێمە بەدیلەکەمان سەپاند و ئێمە بووینە هۆکاری ئەو بابەتانە بە خۆشمانیان وتۆ تەبان لە ڕاستیە ئێمە ئەگەر بمانێ حەملەی ئینتیخابی بکەین و بمانێ لە ئینتیخابات قسەی خۆمان بکەین هیچ ناڵێن هەرێم ئەزانین نەوت نایە ئەزانین متمانەیە ئەزانین پابند ناوێ بەڕێکەوتنەکانەوە لێ گەڕین ئەمان و بۆ خۆ چیەکەی بیکە بۆی کە معاشی خەڵک بڕای ئەمەش بیکەین بە هاتووەوار بەڵام ئەمە ڕاز نییە ڕاستەکەەوەی تۆ توانانی خەڵک دابێ بکەی ڕاستەکەەوە نیە من خۆم دەرخم من هاوار بکەم من بڵێم وەرن واکەین و واکەین ڕاستەکە ئەوەیە بەدیلێکی حەقیقی بۆ دۆزینەوە بۆی نانی میلە دابین بکری بۆیە بۆ ئێمە کاتێک دەستکەوتە بێ کە نانی خەڵک دابین بکرێ جا ئەمان نەوت ئەیەن بەڕاستی یان خۆمان بەدیلەکەی خۆمان نەچەسبین باشە دەکرێت بەدیلەکەمان پێ بڵێ کە باوەکوتم با بگەینە بڕیاری نهایی لەسەر ئەم بابەتە ناتوانێت باسی کەن ینی گەیشتوین و گەیشتوین بەس جارێ ڕەنگە نەمانەوێت زۆر ورد بێتەوە باشە شتێکی ینی زۆر نهێنیش نییە لە خەڵک بەواز قسە بکەین بەڵام شتێکی ئیتر ینی ئەبێ ئەم پارەیە بگاتە دەستی خەڵک خۆی باشە بەس ئەوە هەر لە ناو خۆتانەیە خۆت لەگەڵ لە عێراقیەکانیش گفتوگۆتان لەسەر کردووە حکوومەت هێرێمیش هیچ ئاگاداریە و بەدیلەیەوەیە بەدیلەکەمان حکوومەت هێرم پێڕازی نییە پێڕازی نیە بۆچی لەگەڵی قسە بکەین ماوەتەوە سەر لایەن عێراقیەکان بەڵێ من لەگەڵ لایەن عێراقیەکان تەرحێکی بیداییمان کردووە و وەزعیشمان باش وەزتان باش هەر ناتەوێت دیارە باسیکەی ینی مەوگوتم شتەکە زۆر ئەوەندە نهێنی نییە بەڵام بریتە لە گەیشتنی پارە بە خەڵک ینی بەس دەکرێت ئەمە زەمان بکرێ قانونی بۆ دەرەکەین بۆیە زەمانێکی بەس ئەگەر هەرێم نەوتەکە تەسلیم نەکە عێراق ئامادەی بەی شێوێک پارە بنێری بۆ نمونەکە ڕێگامان هەیە نەوتەکەی تەسلیم نەکە حتمەن پێتەڵێم ڕێگامان هەیە و ئێمە
بەدیلی خۆمان بۆ بابەتی پێشکەش کردووە ینی ئامادە کردو پێشکەشێکی بەڕست پیش ڕێگا کە بڵێن عێراق دەتوانێت نەوتیارێم ڕابگری ئەوەیە یا خشتی تیرە نەنا ئەزین چێکاکە مەخوا لەسەر ئەو نقطەیە شتێکت باش پێوت لەسەر مەسەی ڕاگرتن و ڕانەگرتنی هەرێ نەوتیارێ پێش ناوە بزانام بە تەحدید وەزم سیانزە یانزە بوو لە کەناڵێکی یەکێک لە دوێزەکەی دەسەڵات مقابلەیەکم کردو و ئەم شەو لێرە ئەو قسەیە بە ورترێکم باش لەوێ بە ئەوە کرد با خەڵکی کوردستان بزانێ بە دەسەڵاتی کوردستان بزانێ بە پێی دەستور کارێم زۆر هاوارەکە ئەڵێ من بە پێی دەستور ئەمەوێت تعامل لەگەڵام بکرێ بە پێی دەستور نەوتی لێسەنە بە پێی دەستور گومرکی لێسەنە ڕێ نەکەوێت لەسەر ئەم دووشتا ڕێ نەکەوێت لەسەر داهات لێ ئەسەنە کە من پێم خۆش نییە ئەمە زانیاریە باوازە قسە بکەم بەڵام لەسەر گومرک لەسەر داهات ڕێکەوتن نەکا لێ ئەسەنە کە لێیان سند خۆی بەرپرسە ئەم دەسەڵاتە بەرپرسە ئێمەنی و من پێم ناخۆشە بە لێسەندن پێم خۆشە بە ڕێکەوتن و دڵنیاش بن ڕۆژێک دێ ئەم قسەی ئێمە وردەبێتەوە بە بابەتی تر و ئیشی بێت و من لە خۆشمەوە نایڵە من تۆ جەناب پرسی زانیاری بەڵێ زانیاری باش بەڵێ زانیاری ئەمانە عاقڵ نەبن عقلی حکومڕانی کە من گومانم هەیە عاقڵ بن لەم بابەتە فریای وەزعەکە نەکەون ئێمە خەڵکی کوردستان زەرەرێکی زۆر گەوراکە لە نەتیجە ئەوەشە خەڵک دەی زەرەرەکە بۆیە با ڕێکەوتن بکەن پێش ئەوەی بچینە وەقتی زایە چۆن ئەلێرەوە بزەم لە قەناتی جەنابەت بوو باسی ئەوەمان کرد ڕۆژی یانزە باشە وتمان با بڕۆن ئەو یاسایی کە ئەم بەیانی یاسای کوردکردنەوەی کوردێنانی داراییەکە با بڕۆن بۆ بەقا ڕێکەون دوای 27 ڕۆژ کتابیان کردو هەڵێ چێن ڕێکەوی چون بۆ بەخاتیان ڕێکەوتنی چی کاکتووە پێشتر باتی دای ئێمە هاوارمان کرد تکامان کرد وتمانەمە ئەوەندە قورس نییە ئێمە لەگەڵیان نەبووین لەبەرەوەی سیقەمان بەیەوە نییە و مانیش پارەی بەلاش بێت بەڵام هاوارمان کرد تکامان کرد بڕۆن لەگەڵ بەقا ڕێ بکەون ئەم نەسا ئەوەندە مەترسیدار نییە نەڕۆشتن یەکێک گوتی خەنجەرە یەکێک گوتی پشکاندنی کووردە یەکێک گوتی گەلە کۆمەیە کەچی دوای 27 ڕۆژ کتابێکی کردو بۆ بەقاڵێ ئامادەی مێن لەگەڵتان ڕێ بکەوین ئەرێ بە چییە بە عەقڵی حکومڕانی هاوار یعنی ئەوەندە کوردبین بی بەشی 27 ڕۆژ نەتوانی ئەو پەڕی ئەو ئاسۆی داهاتوە ببینیت با میلەتی کورد ئاگادار بی هەمووتان شاهد بن ئەگەر هەرێم ڕێکەوتنی نەوتی ڕێکەوتنی گومرک و داهات لەگەڵ بەغدانەکە ئەو بابەتانی بەدەستەوە نامێنێ کە من پێم خۆش نییە بەس بەدەستیەوە نامێنێ باش بەس خۆشیان ئەو پەیامیان پێگەیشتووە ئەگەر پەیامیان پێگەیشتووە بۆچی بەر لەوەی بگاتە حاڵەتە ڕێک ناکەون پەیامەکان و پێگەیشتووە خۆیان بەشێکیان گاڵتەیان من پەیامێت من بەوازە قسە لەگەڵاک بەشێکیان پێیاوە باید بەغا کی بەکەڵ چیەوەیە کە توانێەوە بکاکەی لەو دەسەڵاتی هەیە من پێتان دەڵێم بەغا توانێەوە بکە و ئیشیکەن ئەگەر ڕێ نەکەون ئەگەر ڕێ بکەون ئێمەش قەڵغانی باش بەس ڕەنگە خەڵک بڵێ ئەوە مستەفا کازمی لەگەڵ پرسانی هەرێم پەیوەندێکی باشی هەیە من باسی مستەفا ناکەم مستەفا کازمی ناکەی من باسی مستەفا ناکەم بۆ دەسەڵاتی نییە و لە مەسەرەی نردنی موچەوە بوو جوانە ئازانی چیە قوربان من باسی ئەمڕۆ ناکەم باسی داهاتوویەکی نزیکەکەم باسی دوای هەڵبژاردن ناکەی باسی دوای هەڵبژاردنەکەم و باسی پێش هەڵبژاردنیشەکەم چی ئەڵێ ئەمە ناکەن یەکێک لە حەملەی انتخابیە ئەڵێ من دەستور جێبەجێەکەم چۆن بە فەرزی قانون هات و شنگال و کەرکووک و کۆکوێی گرتەوە خانەقینی گرتەوە ئەوە ئەڵێ بە فەرزی قانون ئەچمەوانەوە فەرزی دەستوریشە نەقان ئەچم وەریەگرمەوە ئەبێم برادرانەمان تێ بگەن دوایی نەڵێ وەڵا هات و خەتای فلان و فلان بوو بەهان نهێت وەختی سپاردنی ئەوە نییە یعنی تۆمەتەکە نییە بخیتە ئەسۆی کیە ئەوە لە 16 ئۆکتۆبەر و لە گرتنی شنگال و خانەقین ئەوانەیە وایان کرد لێی گەڕان تا قەومە هەمومان هاوارمانە کرد کە قەومێت ئێمە لە زانکۆ بووین مامۆستا بووین هاوارمان کرد غەڵەتە تەوقیتی ڕێفراندۆمەکەتان غەڵەت ئێمە لەگەڵ دەوڵەتی کوردیە بەس تەوقیتەکەی غەڵەتە بە قسەیان نەکرد کاتێک کە هات ئیشەکە کرا ڕوویە ئەنجا کەوتنەوەی کە وڵات خەتای کێ بوو ئەمە تەسیب کرا خەتای کێنەوە ئەمە تەسیب کرا
تو باسی چیەکی کاک خەتای کێبوو چێ تازە ڕۆی تکاتان لێکم بە هەمەش نەڕوە وەڵی ئەمە خراپتر لەویت نەڕوە باوازە حسە بکەم لەگەڵتانە زۆر بە باشی نێنە پێشەوە کەس ناتوانێت ڕێ لە جێبەجێکردنی دەسوور بگرێ هیچ هێزێک نە کۆمەڵگەی نێودەوڵەتی توانێت نە هیچ نوێنەرێکی کورد دەتوانێت شتە بکە نەخۆشە توانای ئەوەت هەیە ڕێگری بکەیت وەرن ڕێکەوتن بکەن پێشەوەی کار لە کار بتراسی باش بەس ڕەنگە خەڵک بڵێن ئەمە بۆ خەڵک ئایا خراپە ئەگەر نەوتەکە لە هەرێم بستێنەوە بوو مرگەکان یاخود ئەو کاتە چارەسەری کێشەی موچە ناکرێت یاخود بۆ دەسەڵاتداران خراپە یاخود بۆ قەوارەی هەرێم خراپە من حەزەکەم هەرێم خۆی ڕێکەوتنەکە بکە نەوەکو بە زۆر لێ بسەن چکە لە ڕێکەوت ناتوانانی هەندێک مەرجی خۆت پێشکەش بکەی بەس کە لیان سەندی بۆ هیچ مەرجێک باس بکەی لەبەرەوەی من حەز ناکەم پەرەوەی ئەگینا من ئەزانم لێسن و تۆش زانی و خەڵکی کوردستانیش زان و ئەوەی لە بەقا بینێ باش زۆر باش بەس سەبارەت بە وەکو هاوپەیمانی هیوە کە ئێستا دروست بووە بۆ نمونە ڕخنە هەبوو لەلایەن پارتیەوە لەلایەن میدیاینەوەی نوێ لە ئێوە کە ینی تۆمەتباریان دەکەن بە هەنگەشەیەکی هەڵبژاردنە یاخود تا لە هەندێک میدیای سێبەری دەسەڵات وەکەوەی کە تۆمەتبار دەکرێن بەوەی خۆتان بە بەغدا فرۆشت و ئەوە شەر هەبوو وڵای حاجمەزای چییە من تا ئێستا کە لەگەڵ جەنابەت قساکەم تا ئەم دەقێ 2 ساڵ و شتێکە لە بەقاین بە هیچ شێوازێک ناوی هیچ حزبێکی سیاسی ناوی هیچ کەسایەتێکیشم نەبردووە وتومە دەسەڵاتە تا ئەم دەقێش ئەگەر دیقەت بی نەوتمە فڵان حیزب نەوتەوە بەڵام لەمە دووە ڕەنگە کەمێک لەم نەزەریهی خۆم دەستکاری بکەم ئەوەی کە ڕەخنەی لە میشەی ئێمەیە پارتی بۆ باش لەبەرەوەی ترسێ لەبەرەوەی زانێ ئێمە خۆمان کۆ کردوتەوە لەبەرەوەی زانێ ئێمە لە هەرە چالاکترین پەرلەمانتارەکانی لەبەرەوەی زانەیە کاوانی بەقا حسابێکی باش و ورد بۆ ئێماکەن چکەزان ڕێی ئێمە ڕێیەکی دەستوری قانونی دقیق ئەوانەی بەقاشە زانن کە ئێمە بۆ خەڵکمانە بۆ خۆمان دیە بۆ گیرفانی خۆمان نییە نەبوو نییە باشە بۆیە شەڕمان پێفرۆش بۆیە ئەوەیە کە لە میدیاکانە هەجومانەکە نەزەر کاکەسینی ڕەخنەتان لێ بگیرێ و هەموو ڕەخنەت دەگرن ڕەخناتیاتە من ئیجازایە یای من زۆر ئاسایە کەسێک ڕەخنە لە هاوپەیمانی هیوا لە ڕێبوار لال کەسێک کرایە بەشتێکی ئاسایە بەس ئیجازایە نوکتەیەکە بۆ بژێڕمەوە بەسەرهاتی ینی وەفدێکی پارتی کە ئێستا سەردانی حیزبەکانی کوردستانەکە پێ دەڵێم من تا ئەم بەرنامەیە ناوی هیچ حیزبێکم نێناوە بەڵام مەجبورم بیهێنم چکە هەندێک شتەیە ئەو پەڕی نزمی مستەوایە بەس مەجبورم باسی کەم یعنی بۆی بە خەڵک ببینی ئەو مستەوا نزمە چۆنی وەفدێکی پارتی سەردانی حیزبە کوردستانەکانیان کردووە لە مۆبایل یەکێک لە ئەندامانی وەفدەکەی پارتیە باشە ڕسمێکی منیتیایە لەگەڵ لێدوانێکی دروست کراوە باش ئەڵێ فڵان حیزب ئێمە وتومانە هاوپەیمانی هیوا سەر بە دکتۆر بەرهەم و لاهوری شێخ جەنگیە بەڵام ئەگەر ئێوە باوەڕ ناکەن بە ئێمە فەرمو ئەوە مۆبایل ئەوە ڕسمەکە هەر ڕێبوار کەریم و توێتی ڕسمێکی یەکێک لە پەیجە فەیکە بەنەوت بە پارەی نەوت دزراوەکانە ناوی ڕسمێکی منی لێیاوە ناوی بنووسێ 2 نقطە على ئەساس هاوپەیمانی هیوا سەر بەو 2 کەسێ طبعا لەوە ئەگەڕێم کە ئەو قسێ جێی پێکەنینیش نییە ئەو قسێ بەڵام بەڕاستی طبعا ئەو قسەیە من نەمکردو ئەو قسەیە ڕێبوارکەریمێکی تر کردوێتی من ڕێبوارکەریم مەحمودم ئەویش ڕێبوارکەریم وەلیە باش ئەوی خۆیان جا وەفدێکی باڵا نەزانێ ڕێبوارکەریم مەحمود و ڕێبوارکەریم وەلی لە یەک جیاکاتەوە خولەی چەخماخە و خولەی چەخماقساس لە یەک جیاکاتەوە ئەمەلی چی بۆ بەڕێوەبردنی وڵاتە پێێتی ئەوە ڕخن لێمە بدە ئەوە تێگەیشتەکانیان بۆ ئێمە وەکو کە هێزێکی کاریگەری لەسەر ناو پەرلەمانە بۆیە زانی چیە ئەوەندە یعنی ئاستەکە نزم بۆتەوە لە ڕەخنە باوەڕکە ئێمە زۆر جار لەبەری خۆمان گفتوگۆکەی ینی پێکەنین بەو جۆرە لە ڕەخنە پێکەنین بەو جۆرە لە
تعلیق لێدان و لە توانج و لەو بابەتانە چونکە ڕخنە جیایە وە شتێکی تریش کاکە باشە با بۆ دوای ناوەڕەکە شتەکە با دوای ناوەڕەکە شتێک بمێنێ بەڵێ بینەرانی پڕست ناوەڕێکی کورت و دەگەڕین وڵاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام برنجی سروشتی شیمال لەسەر خواست و داوای زۆری هاوڵاتیانی خۆشەویست دوای گەڕان و هەوڵێکی زۆر لە باشترین کێڵگەکانی وڵاتی ئێران ئەم جارە برنجی سروشتی شیمال باشترین و خۆشترین برنجی دەنەکخڕی شەژمانگەی دەرەجەیەکی ئێرانی بۆ ئێوە هێناوتە کوردستان ئەم برنجە دەنەکخڕا باشترین و بەتانترین برنجی گردەی کێڵگەکانی ئێرانە ئێمە کێڵگە بە کێڵگە گەڕاوین بۆ ئەوی باشترین برنجی سروشتی و بەتام و خۆش بۆ ئێوە بدۆزینەوە بە چاڵتوکی لە جوتیارەکانمان کڕی و خۆمان کڕەمان کردووە تاوەکو دڵنیا بینەوە لە پاکی پوختی برنجەکەمان ئەم برنجە پڕ ڤیتامین و کانزای سروشتیە بەبێ مادەی کیمیایی و پارێزەرە لەگەڵ ئەم برنجە هیچ خەمی بەرزبوونەوەی شەکرە و کۆڵسترۆڵت نەبێ چونکە برنجێکی ئۆرگانیکە و پڕە لە مادە و کانزای سوود بەخش هەروەها ئەگەر تەنیا برنجی سروشتی شیمال بخۆی هیچ خەمت نەبێ قەڵەوت ناکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە بۆیە برنجێک خۆن لە سەرچاوەکەی دڵنیا بن بە باشترین کواڵەتی دەستمان پێکرد و وەک هەمیشە باشترین بەرهەم پێشکەش دەکەین کارگەی هەڵاڵە بە ئەزمموی 12 ساڵی ڕابردوو لە دروستکردنی بوتڵی غازی ماڵان کە ئێستا لە تەواوی کوردستاندا بوونی هەیە بەردەوامە لە خزمەتکردن و ئێستا هاوشێوەی کارەکەمان تەنکی غازی LPG بە هەموو قەبارەکانیەوە بە باشترین کواڵەتی و ستانداردی ئەوروپی لە ژێر چاودێری کواڵەتی کۆنتترۆلی حکوومەتی هەرێم و کۆمپانیایەکی تایبەت بە چێککردنەوەی تانچەکان لە ڕووی کواڵەتی و دانانی ئەکسسواراتی ئیتاڵی بەردەوامە لە بەرهەمهێنان ئێستا هاوڵاتیان و هاوردەکاران دەتوانن بێ دوودڵی تەنکی غازی هەڵاڵا بەکار بهێنن کە گرنتی 100% لەگەڵە بۆ ماوەی 10 ساڵ وەک هەمیشە لە هەرزانی نرخ و باشی کواڵەتیدا بێڕکابەرین کۆمپانیای هەڵاڵا باشترین جۆر سەلامەتی هەمیشەیی خۆشترین و باشترین جە بساڵ دەبژێرین سەرەتاش لە بەشداربووی دەستە شەفمانەوە دەست پێەکەین پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جوبسانە خۆشترینە سرکە مریشک ئیندۆمی پەنیر ئیندۆمی وەڵامەکە زۆر ڕاستە ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن سەدڵ کیسە خێزانی هەمویان بە دنیایەوە میە وەڵامەکە زۆر ڕاستە ئازیزان خۆشەویستان بەشدارەکانمان خاڵەکانیان یەکسانن کۆتا پرسیار ئاڕاستی هەردووکیان دەکەین کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەمان پرسیارەکەشمان دەڵێن هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە لە هیچ جبسێکی ترا نەم خواردووە ئەوە تا لەناو جانتاکەشمان پێما حەزەکان خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژاردنە ڕاستەکە جبسی نینە بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە دڵنیە ئەو جبسەی وێنەی نییە کەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ نینیە هەر نینیە جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە ڕووناکی کامێرا ئاکشن زام چێکی شێف مەحموود هەرە بەختەوەرێم چەند دڵخۆشم کە شێفم شێف مەحموود شێفێکی بەناوبانگێم بە بێرنجی مەحموود بە بێرنجی مەحموود هەر لە سفرە و خوانی ماوان هەتاکو سەر سفرەی سەیرە برنجی مەحموودی لەگەڵە هەر خۆریەکەمی مەحموودیان هەرە برنجی مەحموود شان لە شانێ نادرێ لە تام و بۆن و بەرامە چون خۆم و ئێوەش دەزانن برنجی مەحموود یەکەمە هەرە برنجی مەحموود برنجی مەحموود یەکەمە هەرە برنجی مەحموود تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام
جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بڕست کاکتۆر پێش ناوبڕەکە پرسیاری ئەوە پرسیارۆملێکی سەبارەت بە کاردانەوەی لایەنەکان لە هاوپەیمان هیوە پارتی وەزیگە لە پارتی لایانی دەرەوەی دەسەڵاتی شەیە کە ئێوە تۆمەتبار دەکا کۆمەڵێک تۆمەتتان دەخاتە پاڵ ویست باسی شتێکیش بکەی پێش ناوبڕەکە فەرموو. وەڵام من بەسم ئەوەیە یعنی ئێمە ئەو شتانە تەئسیر لە ئیشەکانمان ناکە چونکە ئێمە ئیشی خۆمانەکەین ئەوانیش مەجموعەیەکیان دزیەکەن مەجموعەیەکیان درۆکەن بەداوای لێبوردنم بۆ بینەران و جەناویشتان بەڵام ئێمە ئەوە تاسیرمان لێ ناکە بەڕاستی میش خۆمانەکەین و وردە وردە ئەو ڕیتمەی خۆمان بە باشی هێناومانەوەیسە بە باشی ژێبێنە پێشەوە من گومانیشم نییە کە ئێمە هەموو پێکەوە ئەم هاوپەیمانی هیوایە خەممان مەسەلەی موچەی خەڵکە پێش هەموو شتێک شتێک کۆی نەکردنەوە جگە لەم خەمی خەڵک ئەبەت ومن لەم قسەی خۆم بەرپرسم خەمی خەڵک و موچەی خەڵک بۆ بیزات ینی لە مەرحەلەیە مەسەلەی موازنە و بابەتانە کۆی کردوینەوە باش بەڵام ئەوانەی کە ڕێک ناگرم و کوتمەوە یەکەم مستەواکە زۆر نزمە ئەسانی چیە کاکێ حەکیم ئێمە باسی قەزەیەکی ئەوان باسی شەخصەکە هەر کاتێکە عەقڵی گەورە مناقەشەی قەزەیەکە عەقڵی بچووکیش مناقەشەی کەسەکانەکە مناقەشەی بابەتەکان ناکە ئێمە خەریکی مناقەشەی کەس نین ئەوە چۆن بیرەکاتەوە چۆن دانیشی ئەوە چۆن دانیشی ئەمە خەریکی مناقەشەی قەزەی سەرەکیەکەین کە قەزەی خەڵکی کوردستانە ئەوانی تر خەریکی چین ئەواکەن ئەوەی دەرەوەی دەسەڵاتی شەڕەکە لە ئێماگرێت لە ڕاستی من بۆ خۆم زۆر قەناعەتێکی زۆر تایبەتمەیە پێم وایە گەندەڵی خراپە بەس بێبەشبوون یان بێدەنگبوون لە بەرامبەر پشکێک کە بۆت هەڵەیەن لەو گەندەڵیە بێدەنگ بیت ئەو خراپترە تاوانکردنی گومر خراپە بەس دروستکردنی گومرکی خاص بۆ تاوانیکردن خراپترە گەندەڵکار خراپە بەس پیسخۆر خراپتر ئەو قەناعەتی منە چکۆ پیسخۆر هەوکارێکی سەرێکیە بۆی گەندەڵکار بمێنێتەوە بەدەر لە تەشخیص هەندی هێزیش هەیە شەیتانن لە دەرەوەی هێزەکانی دەسەڵات لە دەرەوەی دەسەڵاتەوە کەس هێز شەیتان ینی شەیتانی خەرەوە سوێ لە دەرەوەی دەسەڵاتە بەڵێ شەیتان ڕۆلی شەیتانێکە بین بۆ نمونە لە بریەوەی بیان تەرکیزیان لەسەر خراپ نیشاندانی یانی ڕوودشاندانی ڕۆی خراپی ئەم دەسەڵاتە بێ یان لەسەر ئێمە قساکەن ئەزانی بۆ لەسەر ئێمە قساکەن لەبەرەوەی ئێمە لە جەبهەی ئەوانانی ئەو برادرە ئۆپۆزیسیۆنانی ئەزەی ئەمانە خەریکی عەقدن یان خەریکی عەقد بوون خەریکی گرێبەست بوون پارێکی زۆریان هەیە پارێکی زۆریان لە دەرەوە داناوە هەموو وەسائلەکانی قووەیان بەدەستەوەیە پەیجە میدیایە چی هەموو شتێکیان هەیە ئێمەشیان قەدەقی کردووە بۆ زانیاری جەنابەت خۆ من ئێستا بەڕاستی بڵم لەم قەناتیەوە بزانم دوو قەناتی تریشە ینی قەناتی زۆر سەرف ئۆپۆزیسیۆن هەیە من یەک ساڵ دوو مانکەمە من بایکۆت کراوم لەو قەنات من و هاوڕێکانیش من نەزانم بڕیار دراوە بە سێ کەس داوت کرێ لەو هاوپەیمانی هیوایە بۆ لەبەرێم سێ کەسە بە تەمانی خۆیان بشێرنەوە ئەمە چه عەقڵێک ئەسڵ تۆ جوزای سێ کەسە بە تەمانی کێڵێ بە تەمانی فەقیر باشە ئەمە جۆرێکە لە عەقڵی تەسک جۆرێکە لە عەقلێکە دیسان ئیش لەسەر شەخسەکانەکە هەی مەسەن پێیچی لایەنێکی ئۆپۆزیسیۆن لەم کوردستانە شیعرە نووسێ لەسەر ئێمە شیعری هین کۆمیدی ئەی بە تعلیقەوە پەیجە 300-400 لایکی هەیە 200-300 دۆلاری سپۆنسەر لێە بۆی بە حساب خەڵکێکی زۆر شیعر بە ڕسمێکی بنی دانا و شیعرە نووسی ئەمە لەگەڵ کاکە من ئاشکرا ئەمە منم تۆ چیت تۆ سەفەقاتی ژێر بەژێرەیە تۆ شتی ژێر بەژێر بەڵگەت هەیە بۆ تۆ دنیا عەقد و ژێر بەژێرە چۆن خۆ هەموو عەلەمی بینێ ئەی بۆ نایخەنە ڕوومادا تا کردومانە پەلەمەکە منیسە لە لیژنەی نەزاهەم بە موازنەیە تەواو بێ بۆ عەقدیان لە عێراقیش هەیە عەقدیان لە عێراقیە و خۆشیان و کەسوکارەکانیشیان عەقدیانە لە عێراق و ئەزانم خەریکی و یەکێک لە گرفتەکان لەگەڵ لێ مازانی چیە کە ڕێگریمان لێ کردوون لە هەندێک لە عەقدەکانیان لە عێراق ئەزانن ناتوانن پێمان بڵێنەوە بۆ ڕێگری لێکردین لەو عەقدە لە گرێبەستێک لە گەندەڵکاریەکانیان بە ئەو هەڵێ یان چیەکەن یان ئەوێ لە بەرچاوی خەڵکا بماشکێن بۆ مشکێنی کاکە من یان بۆ هەوڵی بمشکێنی من چیم کردووە دزیم کردووە وەکو تۆ دەیان دۆنم زەویم وەرگرتووە تاوانیم کردووە لە وڵاتەیە من چیم کردووە باش لەبەرەوە زانی چییە ئەمانە خەتەرن و ئەبێ میلەت لەبارەی ئەماوە هۆشیار ئەمانەوە هۆشیار ببێتەوە بۆی بتوانین پێکەوە من تا ئێستا لەو کاتێک کە هاوپەیمانی
دیموکراسی دادبەرەوەی دروستکە تا ئەم دقەیە بەردەوامیشی بوون و خۆبخۆرانی کە حەزم کردو بەرەی ئۆپۆزیسیۆن یەک بەرە بێ یەکێک بووم لەو چەند کەسە باشە ئیتۆ بوویت لە بریەوەی بڕۆی بەرامبەر دەسەڵاتە گەندەڵکارەکە بوەسیتەوە یەک لەسەر ئێمەمانان قساکەی ئەوە چییە بچووکردنەوەی قەزیە گەورەکانە باش تۆ بێ خەریکی بابەتە سەرەکیەکان بی وەس لە شتە شەخسیەکان بێتی باشە بەس سەبارەت بە مەسەلەوەی کەوتدەوەی حکوومەت هێرێمدا بەشی دەکەم و چەندی گاڵتەکردنە بە خەڵک چۆن گاڵتەکردنە بە خەڵک وەڵا زانی چیە کاکە 52 ڕۆژ 54 ڕۆژ جارێک بە ساسی و 5 موچە ئەیەن یعنی مانگی لە ساسی و 5 موچە ئەیەن وەرواکە بە ساسی بوو ینی مانگی یەک لەسەر سێ موچەکە ئاهێن ئاوا بگەڕ ئەمە لە ڕاستیان لە سا 25 زانم 35 چەند بیانی معاش نییە لە ڕاستیە دەیان جاروتومان حکوومەتێک بچووکترین شت کە معاشی خەڵکە پێی دابین نەکرێ ئەمە بەس حکوومەتی بەس هەموو شتێکە بەس حکوومەتی ئێ بەڵام کاکە ئەمانە نییە گرێویان لەسەر ئەوەیە کە ئەڵێ میلەت ڕاستیە کاربەدەستی گەورەی ئەم هەرێمە تەلەفۆنی بۆ خۆم کردووە ئەڵێ کاک پێویست بە هاتوو هاوار ناکە میلەتی خۆمان ڕازیە ئێمە هەرەوەکین بەخواوە من پێڵن گرێویان لەسەر ئەوەیە تەوا من نەزانم میلەت ڕازی نییە بەس ئاراستەکردنی میلەتەکە نەگەیشتۆتە ڕادەی پێویست کە ئەبێ ئەمە بگاتە ڕادەی پێویست بەڕاستی ئامادەکردنی زەمینەیەک ئەبێ بگاتە ڕادەی پێویست بۆیە ئەمە معاژ نییە ئەمە حکومڕانی نییە ئەمە هەموو شتێکە جگە لە حکومڕانی ئەمە هەموو شتێکە جگە لە بەڕێوەبرد ئەنجا ئێمە کە پرۆژێکیشمان تەقدیم کرده بوو پرۆژەی ڕاستەوخۆ بەکوێ گەیشتووە ڕەنگە بڵێن نەچێتە سەروی دەنگ و باسێکی کە پرۆژەیە موچە بێت لە عێراقەوە وەکوتم هەموو پەرلەمانتارێک کە پرۆژێکی بوو ئیمزای بۆ کردوەوە چۆتە لیژنەی مالی ئێوە جەنابتان و میدیاکان بینیان ئێمە پێشکەشی لیژنەی مالیمان کرد بە ئیمزای 138 پەرلەمانتارەوە لە لیژنەی مالیە 5 ئیمزای ویست ئێمە 138مان بۆ کردوەوە بۆ یەکەم جاریشە لە مێژووی پەرلەمانی عێراق سەبارەت بە شتێکە پەیوەندی بە ژیانی هاوڵاتی کوردستانەوە هەبێ ئەو ژمارە زۆرە متتەفق بوون لەسەر ئەو بابەت پێشکەشمان کردو پرۆژەیەکە بۆ چارەسەرکردنی موچە لە بەردەم لیژنایە دۆستانم و برادرانمان لەوێن لە هەموو لایەنەکان لە هەموو پێماتێک ئێمە خۆشمان لە گفتووەکان بەشداریمانە بۆ خستومانە ڕوو و زیاتریش لە قۆناغی داهات و باشتر و پتەوتر ئەو بابەتە دیفاعی لێکین ئەم پرۆژەیەمان کە پێشکەش کردووە ئامانجی ئەوڵ و ئەخیرمان گیرفانی موچەخۆرانی خەڵکی کوردستان بۆ ویستومانە ئەو دەسە ببڕین کە دەچێتە ناو گیرفانی موچەخۆرانە و دزییان لێکە تاوانیان لێکە تاوانیەکە ئەم پرۆژەیەمان بردۆتە پێشەوە هەنگاوی زۆر باشی بڕیەوە ئەوەی لەسەر ئێمە بێوەکو پەرلەمانتار من و هاوڕێکانم کردومانە درێغیمان نەکردووە لای ئێمە تەواو بووە ماوەتەوە ئیدخالکردنی بۆ ناو گفتوگۆ و بۆ ناو ڕەژنووس و عەفۆن بۆ دەنگدان کە ئەمە پێم وایە ئێمە چۆن لە ڕابردووە درێغیمان نەکردووە خۆم و هاوڕێکانم لە قۆناغی داهاتووشە بە دڵنیاییەوە لەسەر ئەم بابەتە درێغی ناکەین ئەمما گفتوگۆ هەیە لەسەرەوەی هێڵی ناوەند و دۆزینەوە خاڵی وەسەد حەدی وەسەد بۆ ئەمە ئێمە دەرگامان کراوە مێکە دەفمانێ ئەوەیە کە چۆن معاشی خەڵک دابین بکری ئەنجا گفتوگۆیەکەین لەسەر ئەم بڕگەی وانە بێ ئەو بڕگەی وابێ ئەوە بۆ شێوازە بێ ئەو بۆ شێوازە نەبێ ئێمە هیچ لارەیەکمان لەم بابەت بەس قسە لەسەرەوە بۆچی لەناو پرۆژە یاسای بودجێ ناکەنەوە گەر بەڵێ بۆ پرۆژە یاسای بودجێ ئێمە دووشتمان داوا کردو ئیمزاکە بۆ دووشتە بۆ تەوتینە یعنی بە ئەژماری بانکیکردنی موچە بۆی زەلامەکە خۆی بزانی کێیە بندیوار نەمێنێ تەرک ئیسە شتێکی ترم بیست ئەمڕۆ مستەلاحێکم تەرک کراو ئەوەی کە کاربەدەستێک 200 کەسی هەیە 50 ڕاستە 150 پێڵەن تەرکە تەرک ئەوە مستەلاحێکی تازەی بندیوارە تازەیە بەڵێ تازە میش ڕۆبیستم ئەوانە تەرک کراویان پێڵن لە ناو خۆیانە ئەو تەرک کراوانە دەرکێ بزان چیان حەقیقیەکان ڕاستەقینەکان چێن کامەیە هاوڵاتیەکانی کوردستانی هەرێمی کوردستانی عێراق کە حەقی خۆیەتی معاژۆرگرێ بابێنە پێشەوە ئەوەی کە بە حەقی خۆی مۆزەفە و فەرمانبەری حەقیقی با معاشی خۆی وەرگێ لەڕێ ئەژمارێکی بانکیەوە مە یەکێکە نووسیمانە لە عنوانی یینەکە تەوتین و دەفع مباشر بەس نەتیجەی دەبێ ڕەنگە خەڵک بۆ خەڵک گرنگ بێ بەتەکید بۆ هێمەش گرنگە بۆ خەڵک گەر یەک جار گرنگ بێ بۆ ئێمە دوو جار گرنگ چکە یەکەم ئێمە ئیشەکەمان کردو ئێمەش حەزەکی نەجاحەت بێ بەڕاستی هەموو وردەکاریەکانمان تەواو کردو ئێمە ماوەتەوە سەرەوەی کە داخڵ بکرێ بە ڕەژنووسەکە کە ئێمە بە دوایەوەین تا ئاخیر دەقا
وە گفتوگۆش ئیسە گفتوگۆی لەسەر ئەو بڕگەیە بەردەوامەوە وەرەقەکەمان نووسراوەکەمان و ئیمزاکانمان هەمووی لە لیژنەی مالیە و لەبەردەم برایانی بەڕێز و هەوڕیانی بەڕێزمان لە لیژنەی مالی. باش بەس بۆ مەسەلەی موچەی چەمانگەیەکتان لەگەڵ حکوومەتی هەرێم هەیە وەکوا پەیمانی هیوە ئێمە مەبەست حکوومەتی عێراقا حکوومەتی هەرێم حکوومەتی هەرێم ئێمە وان هەماهنگگیمان ینی قسەی ڕاستەوخۆمان لەگەڵیان نەبووە لەگەڵ هەردوو لایەنی یەکێتی و پارتی سەردانیان کردین بۆ پیرۆزبایی بۆ پیرۆزبایی بەڵێ هەردوو لایەن بەڵێ جا ئەوەی سیر بوو ینی یەکێک لەو لایەنانە کە پارتیە بەردەوام ئێمە تۆمەتبارەکەن لە میدیاکانیانەوەتە لە میدیا ڕسمی سەرۆکی حکوومەتەوە ئێمە تۆمەتبارەکەن بە خیانەتوانە یەکێک لە بەڕێزانی لە ئێمە پێوتن کە سەیرێواتن بۆ پیرۆزبایی لە خاینەکەن هەر بەکە پێکەنینەوە ینی بەڵام ینی ئێمە پێشوازیمان لێکردن و هاتن بۆ پیرۆزبایی و قسەی خۆمان کردو لەسەر بودجە ڕای خۆمان وتووە کە ئێمە ئەی لەگەڵ حکوومەتی عێراقی لەبارەی بودجە هیچ قسەیەکتان حکوومەتی عێراقی ئیشەکەی هەڵاوەتە ناو پەرلەمانەوە تۆپەکەی خسووتە ناو پەرلەمانەوە ئێمە ئیسە لەگەڵ لیژنەی دارایی ئیشی خۆمانەکی وایە خۆش دەزانانی ئێمە سێ کەسی چالاکی هاوپەیمانی هیوا لەناوژی دارایی. باش ئەی لەگەڵ لایەنە سیاسەکان لە دەرەوەی پەرلەمانی شەر وتوێژتان کردووە؟ باڵێ لەگەڵ لایەنە سیاسیەکان لەگە قیاداتی سیاسی عێراق وتوێژمان کردووە قسەمان لەگەڵ کردوون بۆ ئەوەی کە ئێمە بێ چارەسەری مەسەلی موچەی فەرمانبەران بکەین هەمویان متفقین لەوەی کە بێ موچەی فەرمانبەر بە دەربێ لە مەبلانی سیاسی. بەس ئەم هاوپەیمانە تێزیان لە خەڵکی کوردستان نادا یاخود بڵێن سەفی کوردایەتیان لە بەغدا پەرد نەکردووە؟ یەک شت بڵێم پێشڕووی وەڵامی ئەم پرسیارت بەمەوە لەسەر مەسەلەی موچەکە بەڵێ کە ئێمە ئەمانەیە موچە ڕاستەوخۆ بێت. باش لە عێراقا طبعا هەرێم پێماڵێ ئەوە فیدراالین و نابێ و ئەوانە دێ خەڵکی تریژێڵن ینی لێرەش هەتا خەڵکی معارەزە هێڵن لە عێراقا سیستەمی ئیداری فیدراالیە سیستەمی سیاسی فیدراالیە بەڵام سیستەمی مالی بە پێی دەستوری عێراق مرکزی چکە لە دەستوری عێراقاڵێ هەموو داهاتی عێراق کۆکرێتەوە و سەر لە نوێ بە عادلانە دابەشەکرێتەوە. باش بۆیە بۆ ئێمە ئەوە داواکاریەکەمانە سەبارەت بەوشی کە ئێستا فەرمووت سەبارەت ڕیزی کوردایەتیان تێک نەدا ئێمە خۆمان کۆکردێتەوە ئێستا سێ گروپی گەورەی کوردی هەیە لە باقا ئێمە ڕەنگە لە ینی لە قۆناغی داهاتوە پێویست بەوە بکە کە هەندێک خاڵ و هەندێک بابەتی تری هاوبەشیش بێتەکایەوە ئێمە هیچ سڵی لێ ناکەینەوە بە مەرجە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بێت. بەڵام ئایا ئێمە خۆمان بەرنامان چیە و بەرنامێکی دەستە جەمعیمان هەیە و بە دڵنیاییەوە ئەلف هەتایایی بەرنامەکەمان خزمەت کردی زۆر بە کورتی کاتنەوە بەس چاوەڕوانی خێر دەکەی بۆ موچەخۆران شتێکی باش ئینشاءڵڵا کارێکەکەین کە کێشەی موچەخۆر لە موازنەیە حەل بێ هەموو هەڵمان بۆ ئەوەیە و گەشتبینیش. سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ڕێبوار کەریم ئەندامی هاوپەیمانی هیوای کوردستانی سپاس دەکەم. زۆر سپاس سپاس بۆ میرێرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.